سڵاوتان لەبێ بەڕێزانم کاتەوە هەموو کاتێکتان باش. هەفتەی ڕابردوو هەواڵی بازرگانیکردنی نەوت لەگەڵ داعش لەلایەن ژمارەیەک بەرزگانی کورد و لە نێویشاندا بەرپرس لە سنووری پارێزگای کەرکووک بڵاو بووە. ئەمڕۆژ لیژنەیەکی پەرلەمانی کوردستان بۆ لێکۆڵینەوە لەو کەیسە سەردانی کەرکووکیان کرد. هەرچەندە تا ئێستا سەرداوەکان بە ڕوونی دەرنەکەوتون و نازانرێت ژمارە و کەسانی بە بازرگانیکردن لەگەڵ داعش تێوەگلاون چەندن، بەڵام بەپێی زانیاریەکان تا ئێستا چەند کەسێک لەسەرم بابەتە دەستگیر کراون. ئێستا ئەوەی بە لیژنەی لێکۆڵنەوەی پەرلەمان دەکرێت چییە و چۆن لێپرسینەوە لەگەڵ ئەو کەسانە دەکەن کە بازرگانی نەوتیان لەگەڵ داعش کردووە. ئەو بەرپرسانەی تۆمەتبارن بەم کەیسە لە چ پلەیەکی بەرپرسیارەتیدان؟ ئایا ڕاستە دەوترێت کەسانی پلە باڵا لە ڕووی بەرپرسیارەتیەوە لە پشت ئەو بازرگانانەوە بوون یاخود بە جۆرێک لە جۆرەکان کار ئاسانی و هاوکاری کراون؟ لێپرسینەوە لەگەڵ ئەم کەسانە بەپێی یاسایی بەرەنگاربوونەوەی تیرۆر دەبێت یاخود چی؟ بەڕێزانم پرسیارن و کۆمەڵی پرسیاری دیکەی پەیوەندیدار بە کەیسی بازرگانیکردن لەگەڵ داعش لەگەڵ دکتۆر فرسە سۆفی ئەندامی پەرلەمانی کوردستان کە بەڕێزان ئەندامی ئەو لیژنەیە بوون کە بۆ لێکۆڵنەوە لەم کەیسە پێکێنراوە ئەمڕۆ سەردانی شاری کەرکووکیان کردووە. بەڕێزیان لە شاری هەولێر و لەگەڵمانە ئێوەش دەتوان لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پەیجی نافتی پرسیارەکانتان لە ڕێی کۆمنتەوە لەسەر تەوەری بەرنامەکە بنووسن. دکتۆر فرسەت سڵاو لێبێ، سپاس بۆ ئەم دەرفەتای کە بەخێر بێت بۆ بەرنامەکە. ئەمڕۆ ئێوە سەردانی کەرکووکتان کرد، گەر باسێکی ئەو سەردانە بکەی، گەشتن بەچی و ئاماجی سەردانەکەتان بەگشتی چی بوو و چ ئەنجامێکی هەبوو کە ئەمڕۆ ئێوە چوونە کەرکووک بۆ لێکۆڵنەوە لەو کەیسە؟ سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرانی بەڕێز. پێش هەموو شتێک دەمەوە بڵێم کە ئەوەی ئێمە ئەو سەردانی ئێمە کە بۆ شاری کەرکووک ئەنجامماندا ئەمڕۆ لێژنەی لێکۆڵینەوە نەبوو، بەڵکو کاری ئاسایی لێژنەکانی پەرلەمان بوو کە هەردوو لێژنەی نەزاهاوە لەگەڵ لێژنەی سامانە سروشتیەکان بە هاوبەشی بۆ بەدواداچوونی ئەم مەسەلەیە سەردانی شاری کەرکووکمان کرد و لەگەڵ بەڕێز پارێزگاری کەرکووک کۆبووینەوە. وەکو باسم کرد لێژنەکە پێکاتبوو لە زۆربەی فراکسیۆنەکانی پەرلەمان کە بەڕێزان کا گۆران و دکتۆر ڕێواز لە فراکسیۆنی سەوز کە علی و ڕۆژاخان لە فراکسیۆنی گۆڕان، کە دکتۆر شێرکۆ زەودەت لە فراکسیۆنی یەگرت و لەگەڵ من چوین سەردانی شاری کەرکووکمان کرد و چەند پەیوەندیەکی تریشمان ئەنجامدا لەگەڵ هەندێک کەسی تری پەیوەست بەم دۆسیە. بەڵێ و جەنابتان دەزانن کە ئێمە کاری پەرلەمان جگە لە یاسادانان ئێمە کاری ڕقابی و بەدواداچوونیشمان هەیە، بۆیە ئێمە تەنها لە چوارچەوەی کارەکەی خۆمان کە بریتە لە بەدواداچوون و چاودێریکردن ویستمان ئەوە بزانین ئاخۆ لایەنە پەیوەندیدارەکان پارێزگاری کەرکووک و ئەو لایەنانەی تر و حتا بەنیازین ئینشاڵڵا لە بەیانی و دوو بەیانی لەگەڵ هەریەکە لە وەزارەتی پێشمەرگە وەزارەتی ناوخۆش کۆبینەوە بزانین ئاخۆ دەسەڵاتی جێبەجێکردن و لایەنی پەیوەندیدار و ئیدارەی کەرکووک چەندە جددین لە بەدواداچوونی ئەم مەسەلەیە، بەڵام تەفاسیلی ئەم مەسەلەیە وردەکاریەکانی ئیجراعاتی تحقیقی هەموو ئەمانە پەیوەستن بە لایەنی پەیوەندیدار و پەیوەستن بەو لیژنانەی کە پێکهاتوون و ئەوەی ئەمڕۆژ ئێمە هەموو ئەندامانی ئەو گروپەی پەرلەمانیەی کە سەردانی شاری کەرکووکمان کرد لەسەری کۆک بووین کە ئێمە بە هیچ شێوەیەک نەچینە ناو وردەکاری، واتە نەبینە بربەست لە بەردەم تحقیق داتاکان معلوماتەکان زانیاریەکان لە لای ئێمەوە تەسەڕوب نەکەن، چونکە جەنابەت دەزانی ئەمە مەسلەیەکی ئەمنی زۆر بەحتە و پێویست بەوەیە ئێمە دەست بەسەر بە زانیاریەکانەوە بگرین بۆ ئەوەی جیهەتی ئەمنی و ئەو جیهەتانەی کە لیژنەیان پێکەنەوە بتوانن ئیش و کارەکانی خۆیان بەڕێکوپێکی بکەن، تەنها ئێمە چاودێری دەکەین بەدواداچوون دەکەین و دەمانەوێت دڵنیا بینەوە لە دکتۆر فرسەدەوە پەرلەمان لە چوارچێوەی لیژنەکانی خۆتاندا باس لەوە کرد کە سەردانی کەرکووکتان کردووە، لە شێوەی لیژنەیەکی لێکۆڵنەوەدا بەپێی یاسا مافیەوەتان هەیە یاخود دەسەڵاتیەوەتان هەیە کە یاخود بەنیازنین لیژنێکی لێکۆڵنەوەی پەیوەندیدار هەبێت کە پەرلەمان بەدەستچوونی ور بۆ بکەمە بەسم ئیشوکاری ئەم لیژنەی ئەوەیە کە سەردانیەوەتان کردووە کە سەردانی کەرکووکتان کردووە. بەڵێ بەڵێ طبعاً ئەگەر لێژنەی لێکۆڵینەوەی تایبەتیش تەشکیل بکرێت کە مافێکی ڕەوای پەرلەمانی کوردستانە جگە لە لیژنە هەمیشەیەکان کە ئێمە ئێستا 22 لێژنەمانەیە بەپێی پەیڕەوی ناوخۆ پەرلەمانی کوردستان چ لە سەرداوای دەستەی سەرۆکایەتی بێت چ لە سەرداوای ڕێژەی یاسای ئەندامانی پەرلەمان بێت، پەرلەمان دەتوانێت لیژنەی کاتی و لیژنەی تحقیقیش دروست بکات، بەڵام کاری لیژانی تحقیقیش لیژانی لێکۆڵنەوەش تەنها تەقەسی حقائقە، یعنی گەیشتنە بە ڕاستیەکان و لێکۆڵینەوە لە ڕاستیەکان، ئەمما ئیجراعاتی تحقیقی و ئیجراعاتی قەزایی و شێوازی لێکۆڵینەوە و وردەکاریەکان ئەگەر ئێمە لیژنەی لێکۆڵینەوەی تایبەتیشمان تەشکیل کردبووایە
زراعەتە تحقیقیەکان هەردەستنەوە بۆ جیهەتی معنی بۆیە بە تەسەوەری من ئێمە پێویستمان لەم حاڵەتە بە لیژنەی لێکۆڵینەوە نییە لەبەر ئەوەی لیژنەی نەزاهە بێ لیژنەی سامانە سروشتەکان بێ لیژنەی پێشمەرگە بێ لیژنەی ناوخۆ بێ هەر لیژنەیەکی ترکە پەیوەندی بەم دۆسیەوە هەیە دەتوانن تەدەخل بکەن هەر یەکە لە لای خۆیەوە بە دوواداچوون بکات ئێمە فشار بکەین و ئێمە چاودێری بکەین بزانین چەند زدین لەو بە دوواداچوون چکەمە بەڕاستی لەبیرت نچێ مەسەلێکی زۆر مەترسیدارە و ئێستا ئێمە لە سەرەتای کاتە دکتۆر ئەمڕۆیەوە سەردانی کەرکووکتان گەشتن بەچی ینی ئەو زانیاریتان بۆ پشتڕاست بۆتەوە کە ڕاستە فعلەن بازرگانیکردن لەگەڵ داعش ینی شتێکە ڕاستە ینی ئەمڕۆ ئێوە لیژنەکەی وەکە سەردانی کەرکووکتان کرد لەگەڵ پارێزگاری کەرکووک کۆبوونەوە گەشتن بەچی لەسەر ئەو زانیارانی کە بڵاو کراونەتەوە بەتەکیید کاک مەریوان لەوانەیە قرس بێ ئێمە بڵین وڵا بە سەردانێکمان بۆ لای پارێزگاری کەرکووک یان بە ئەنجامدانی چەند پەیوەندیەکی تەلەفۆنی و چەند سەردانێکی تر ئێمە دەگەینە قەناعەتی مطلق لەسەر بوونی یان نەبوونی ئەم مەسەلەیە و وەکو باسم کرد ئەمە جارێ لە قەیدی تحقیقدایە لە ژێر لێکۆڵینەوەدایە بەڵام ئەوەی ئێمە بۆی چوو بووین بەڵێ دەستمان کرد ئەویش ئەوە بوو ئێمە ویستمان بزانین ئیدارەی کەرکووک و ئەو لایەنانەی تری سەربازی پەیوەندیدار و ئەو لایەنانەی تری ئەمنی کە ئێمە پەیوەندیمان پێوەکردن چەندە جددین لە مەسەلەیە چەندە زانیاریان لەلایە و ئەو زانیاریانەی کە لە ڕێگای دیکەی وەکو بڵێ جیاجیا بە ئێمە گەیشت بوون چونکە ئێمەش زانیاری زۆرمان لەلا بوو ئەو زانیاریانەشمان ئاڵوگۆڕ کرد و بەشێکمان بە شێوەی پرسیار ئاراستە کردن و ئێمە گەیشتینە ئەو ئەنجامەی کە بەڵێ ئیرادەیەکی باشەیە جددی هەیە بۆ بەدواداچوونی ئەم مەسەلەیە بەڵام هێشتا زووە باس لەوە بکەین ئایا ئەم مەسەلەیە پشتڕاست بکرێتەوە یان نەفی بکرێ چێن ئەوانەی بەشدارن بەرپرسی گەورەن یان بەرپرسی بچووکن یان ئەسڵان خەڵکی ئاسایین تاجرن یان بۆیە بەڕاستی وەکو باسم کرد لە ئەو ڕێکەوتنەی کە ئێمە خۆمان ئەو گروپە پەرلەمانی بەڕێزی کە چوین بۆ شاری کەرکووک لەوێ بەڵێنماندا کە ئێمە ئەو زانیاریانەی بەدەستمان گەیشتووە و ئەو زانیاریانی کە ئەو جیهەتانەش هەموو بە ئێمەیانداوە ئەنجامی ئەو کۆبوونەوەش کە ئینشاڵڵا بەیانی و دوو بەیانیش لەگەڵ هەرێکە لە وەزارەتی ناوخۆ و پێشمەرگە بەنیازین ئەنجامی بدەین هەموو احتیفازی پێ بکەین و ئێمە جیهەتی یارمەتی دەربین و ئێمە لە چوارچێوەی دەسەڵات و کارەکانی خۆمان هەندێک لە وردەکاریەکانی کە خۆت باست کردی ئەگەر ڕوخسەتم لانی یاسایی لێکۆڵنەوەکەوە هەبێ ڕەنگە خۆت باسی نەکەی خۆت باست کرد کە پێشتر کە باسی ناکەی بەڵام ئەو زانیارانی کە هەتان بۆتان پشتڕاست بۆتەوە کە ئەمە ڕاستە بازرگانی نەوت کراوە لەگەڵ داعش یاخود ئەمە گومانێکە و هێشتا پشتڕاست نەکراوەتەوە بەڵێ جا ئەوە بۆ ئەو قسەی دەمویست تەواوی بکەم ئێمە بەڕاستی نامانەوێ ینی با بڵێن خراپ لێکدانەوە بۆ کارەکانی پەرلەمان بکرێەوە ئێمە هەمیشە پەیوەستین بەوەی کە لە چوارچێوەی دەسەڵاتەکانی با بڵێن تەشریعی و ڕقابی خۆمان کار بکەین نەبینە بەدیلی سوڵتەی تەنفیزی و سوڵتەی قەزایی و نەخواستە وەکو حاڵەتی نەوت و سعری نەوت لێی بێ بۆیە ئێمە تەنها وەکو باسم کرد لەم ڕوانگەی یارمەتیدانیان بە دوواداچوون چاودێریکردن فشارخستنە سەریان بۆ ئەوی کاری خۆیان بکەن بەڵام ئایا ئێمە دڵنیا بووین یان دڵنیا نەبووین طبعاً مەرحەلەیە ئەم مەسەلەیە بە چەند مەرحەلەیەکدا تێپەڕ بووە ئێستا حاڵیان کە ئێستا من لەگەڵ جەنابەت قسە دەکەم ئێمە دڵنیا کراینەوە و با بڵێن لە کۆمەڵێک دلیلیشمان خراە بەردەست کە ئێستا بە تەواوی ئەم مەسەلەیە ڕێگای لێ گیراوە و قەتع بووە بەڵام بەڵێ لە پێشووتر بەتایبەتی لە مانگی هەفت و تا مانگی هەشتیش کۆمەڵێک کاری لەم جۆرە کراوە و نەوت لەو دیوەوە هاتووە کردراوە بەڵام تەفاسیل وردەکاریەکەی چێ کڕیوێتی چۆنە باند بووە ئەمە بەڵام لە هەموو حاڵەتەکان ئەمە نە حزبێکی لە پشتە نە حکوومەتی لە پشتە ئەمە کۆمەڵێک کەس کردوێتی بۆ گیرفانی خۆش کردوێتی بۆیە ئێمە لێرە ئەوە ڕادەگەینین هەر کەسێک بێ لە هەر مەنسەبێک بێ لە هەر شوێنێک بێ هەر پلەیەکی حزبی سەربازی حکومی هەر شتێکی هەبێ بەڕاستی ئەمە مەسەلەیە کە ناکرێت چاوپۆشی لێ بکرێ و ناکرێت بەوەش کۆتایی پێ بهێنین برن وڵا لەبەر ئەوەی ئێستا ڕێگە گیراوە و ناڕوە ئیتر تەواو دەستی لێ بشۆ لە ڕابردوو لێی گەڕێ نەخێر لەبەرەوە ئێمە تەعاملکردن لەگەڵ مەلەفێکی زۆر ئەمنی و ئەوە بە جۆرێک لە جۆرەکان دەچێتە ناو چوارچێوەی یاسای تیرۆر چونکە خۆ هەر فاعلی ئەسلی تیرۆریست نییە مساعیدەکەشی تیرۆریستە محەرەزەکەشی تیرۆریستە واتە ئەوەی یارمەتی دەدا ئەوەی هانی دەدا ئەوەی کارەکە ئەنجام دەدا بۆیە بە تێڕوانینی من ئەوەی ئێستا ئەگەر
ئەمە زۆرێکە لە تەمویلکردنی مالی بۆ گروپێکی تیرۆریستی چونکە تۆ نەفتی لێ دەکڕی پارەی لە بەرامبەر دەدێ سەبەبی یاسایی بەرەنگاربوونەوەی تیرۆر مامەڵی لەگەڵ دەکرێت کەسانی کامیان کردووە بەپێی یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆرە بەجێ دەبێت بالئیمتیاز بەپێی یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر مامەڵیان لەگەڵ دەکرێت بەڵێ بەتەکید وەکو باسم کرد ئەمە مساعدەکردنێکی زۆر ڕوون و ئاشکرای داعشە. بەڵێ دکتۆر لەسەر و کەسانەی کە دەوترێت هەچەند باس لەوە کرد بەڕێستان هێشتا هەندێک لە زانیاریەکانتان بۆ پشتڕاست نەکراوەتەوە بەڵام دەوترێت بەشێکی زۆری ئەوانەی کە ئەمەیان کردووە بەرپرسن تەنانەت فەرماندەیەکی سەربازی خۆی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک باسی لەوە کردووە کە لە سنووری یەکێک لە قەزاکانی کەرکووک کەسانی بەرپرسی حزبی هەبووە ئاگای لەمە بووە کار ئاسانی بۆ ئەمە کردووە ئەو زانیاریانی کە بەردەست ئێوەن هەرچەندە ئەگەر هێشتا پشتڕاستیش نەکراونەتەوە شتی لە جۆری تێدایە کە کەسانی بەرپرس بن یاخود لە چ ئاستێکی بەرپرسیاتی دانم کاریان کردووە؟ بەڵێ وەکو بۆ ئەوەی من لە بەرامبەر هاوڕەکانی خۆم بەڕاستی ملتەزم بم بەو ئیتفاقا من ناتوانم ببوورە وەڵامی ئەم پرسیارەت بدەمەوە بەڵام ئەوەی دەتوانم پێت بڵێم ئەوەیە کە بەڕاستی بەشێکی زۆریشی ئیعلامیان گەورە کراوە یعنی تا ئێستاوەی پێگەیشتین ینی بەو بزەخامەتە نییە کە باسی لێوە دەکرێت بەڵام بە تەئکید ئێمە دڵنیای جەنابەت و بینەرانی بەڕێزی ئێوەش دەکەینەوە لە دوای هەنگاوەکانی تحقیقی و لە دوای ئەوەی کە ئێمە هەموو سەردانەکانی خۆمان ئەنجامدا تەنانەت بە ئەوشت پێ بڵێم ئەگەر خوا نەخواستە گەیشتینە ئەو نەتیجەی خەریکە زیهەتی بەرپرس لە لێکۆڵنەوە لەم مەسەلەیە کەم تەرخەمی دەنوێنێ دڵنیا دەکەمەوە ئێمە دێین لەسەر ئەو شاشەی ئێوە بە خەڵک دەڵێن کاکە جیهەتی معنی کە دەبایە بە دوای ئەم مەسەلەیەدا دەچێت کەم تەرخەمە یان ئەگەر گەیشتینە ئەنجام و وازانیمان قسەکانمان زەرەری نابێ بۆ ڕێوڕەسم و ئیجراعاتی تحقیقی ئەم فایلە دڵنیا بە لەوەی پێمان خۆشە و بە جدیش دەبێ وا بکەین هەموو تەفاسیل و وردەکاریەکانی بە خەڵکی خۆمان ڕابگەینین چێتێ وەگلاوە هەر مانسەبێکی هەبێ هەر پۆستێکی هەبێ بەڵام ئەوە ئێستا دەتوانم پێت بڵێم ئەوەیە بەشێکی گەورە کراوە یعنی ئەو شتانەی باسە کرێژ لە ژمارەی تانکەرەکان لە بەرپرسەکان لە فەرماندەکان ینی بەو شێوەی نییە بەڵام وەکو باسم کرد با تۆزێک پشومان درێژ بێ من باوەڕەکەم لە ماوەی داهاتوو سەرەداوەکانی زۆر شت دەردەکەون و بەڕاستی ئەوەی ئێمەش لە سەردانەی ئەم ڕۆژمان تەکیدمان لێ کردەوە و بە تەکید لە سەردانەکانی داهاتووشمان تەکیدی لە دەکەینەوە و لە ناو پەرلەمانیش بە ئەندامانی پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمانیش ڕادەگەێنین ناکرێ هیچ کەسێک لەسەرەوەی لێپرسینەوە بێت هەر مەنسەبێکی هەبێت دەبێ خازع بێ بۆ قانون بۆ کۆڵنەوە بۆ ئاگداری زەنابیش دەمەوە بڵێم بەڵێ تحقیق دەستی پێ کردووە خەڵکێک بان کراوە پلەی سەربازیشی هەبووە بەڵام هێشتا زووە بڵێن چکە خۆتە زانی ئەگەر کەسێک یعنی کەس دەستی کراوە دکتۆر فەرساد هەندێک زانیاری هەبوو کە هەندێک کەس دەستی کراون کە دەڵێ ئەوە تۆمەتبارە کەس دەستگیر کراوە تاکو ئێستا پێشتر ئەوەی کە ئێمە زانیاریمان هەبێ هەندێک سایقتانکەر دەستگیر کرابوون بەڵام ئێستا ئەوەی تریان هەمووی لەژێر تحقیقدایە و وردەکاری تحقیقەکەش ئیشاڵە لە داهاتوو زیاتر ڕوو دەبێتەوە بەڵام ئەم مەسەلەیە کاک مەریوان زۆر ئەمنیە و بەڕاستیش ئەمنیە لەبەر ئەوەیش زۆر وردە پەیوەستە بە مەسەلەی ئێرهاب پەیوەستە بە گروپێکی تیرۆریستی داعش تا ئەمانەتی پاراستنی زانیاریەکەممان زیاتر بێ ئەوەندەی تر ئێمە خزمەتی یارمەتی دەواتە بەقەبارەی هەستیاری ئەم مەوزوعە لە ڕووی ئەمنیەوە کە باست کرد بەقەبارەی هەستیاری ئەم بابەتە لایەنە پەیوەنددارەکان جدین لە لێکۆڵینەوەیە ئێستا ئەو لایەنەی کە معنیە بە دیاریکراوی لێکۆڵنەوە لەم کەیسە بکات کێیە؟ بەڵێ وەکو باسم کرد ئێستا کۆمەڵێک لیژان دەست بەکار بوونە لەسەر ئاستی باڵا و لەسەر ئاستی فەرعیش ئێمە زانیاریمان لەلایەن ناوی ئەندامانی لێژنەکە تەفاسیل و وردەکاریەکەی ئێستا دەست بەکار بوونە بەڵام ڕاستی پێت بڵێم ئەگەر لە من پرسی هێشتا من ناتوانم وەڵامت دەمەوە یعنی چکە بەڕاستی زۆر بەداخەوە یعنی سابقەیەکی زۆر باشمانیە لەگەڵ دروستکردنی لیژان و تحقیق و ئەمانە بۆیە ئەگەر پرسیار بکەی بڵێ ئایا گەشتبینی هێشتا ناتوانم بڵێم گەشتبینم یان ڕەشبینم ئێمە چاوەڕێی دوسێ ڕۆژی داهاتوو دەکەین و ئێستا ئێمەش بە دوواداچوونەکانی خۆمان تەواو نەکردووە یعنی وەکو باسم کرد ئێمە لەگەڵ وەزارەتی پێشمەرگەش ئەوڕۆ پەیوەندیمان کرد لەگەڵیان کۆ دەبین و لەگەڵ وەزیری ناوخۆ پەیوەندیمان کرد سەردانی دەکەین و ئەو کات زیاتر بۆمان ڕوون دەبێتەوە ئایا جدیەتی بە دوواداچوونی ئەم مەسەلەیە لە چ ئاستێکدایە و ئایا لە نەتیجەدا دەگەینەچی چونکە وەکو باسم کرد هەموو ئەوانەی باز دەکرێت جارێت تەنها تۆمەتبارکردنە
ئەو کاتە ئێمە دەتوانین بڵین ئەمە جەریمەکە ڕووی داوە حەدەسەکە ڕووی داوە کاتێک کە تحقیق تەواو بوو نتائیجی تحقیقی تەواو بوو بەڵام تەئکیدی دەکەمەوە ئێستا نەدەتوانم بڵێم زۆر گەشتبینم چونکە وەکو باسم کرد ئێمە سابقەیەکی زۆر باشمان نیە لەگەڵ دروستکردنی لیژانی تحقیقی و زۆر شت بووە و دواتریش ئیتر دیزە بە دەرخۆ نەکرایە بەڵام ئەوەی کە ئێستا گرنگە ئەمڕۆ لە ئەنجامی پەیوەندی تەلەفۆنیەکانمان و لە ئەنجامی ئەو لیژنانەش دروست کرا لەسەر ئاستی باڵا و لەسەر ئاستی وەزیرەکان هەست دەکەین جۆرێک لە جددیت دەبینین بەڵام ئەنجامەکانی بەدواداچوونەکانی بەردەوامی ئەمە دەبێت تۆزێک پشومان درێژ بێت. بەڵێ دکتۆر لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک کۆمەڵێک پرسیار لەسەر بابەتەکە هاتوون کەسێک دەپرسێ ئایا دەتوانن ئەو کەسانە کە پلەی حزبیان هەیە بەتایبەت پابند بە لێپرسینەوە بکەن کۆمەڵی پرسیاری دیکە پەیوەندیدار بەم پرسە و هاتووە کە ئەو کەسانی ئەگەر بەرپرسی حزبی بن ئایا دەتوانرێت لێپرسینەوەیان لەگەڵ بکرێ ڕێباز جەزاش دەپرسێ ئەو لیژنەی پێگەێنراوە بۆ لێکۆڵنەوە لەو کارە هاوڵاتی چۆن دڵنیابێ هەروەکو لیژنەکەی دیار ناوی لیژنەی کوشتنی کاوەگەرمیانی و سەردەشت و سۆرانی مامەحەمەی هێناوە چەند پرسیارێکی دیکە هاتوون دەڵێت ئەگەر ئەم لیژنەی کە پێگەێنراوە دوجار وەڵامەکانی ڕوون نەبوو بۆ خەڵک ئێوەکو نوێرانی خەڵک تا چەند ئەم زانیارانی کە لە بەدەستاندایە دەتوان ڕوونیکەنەوە لەگەڵەوەشی کە ئەگەر ئەم کەسانە کەسانی پلەداری حزبیان تێدا بێ پێتان وایە دەتوانرێت لێپرسینەوەی لەگەڵ بکرێ بۆ پێی پێشتر سابقە هەبوو کەیسی تر هەبوو لە هەرێمی کوردستان خەڵک هەبوو بەرپرسی حیزب بوو کە کەیسی لەسەر هێشتا تەسلیمی دادگا نەکراوە تا چەند دەتوانرێت لێپرسینەوەیان لەگەڵ بکرێ ئەگەر کەسانی پلەداری حیزبیان لەگەڵدا بێ. بەڵێ تازە سەیری یەکێک لە مانشێتەکانم کرد کە لە ژێرەوە نووسراوە بەس دەمەوێت ئەمە ڕاست کەمەوە من گوتم چەند شوفێرێک دەستگیر کرابوون پێشتر ئێستا خەڵکێک لە ژێر تحقیقدایە پلەی سەربازیشیان هەیە بەس من نەمگوتوە دەستگیر کراون بۆ ئاگداریت بۆ ڕاستکردنەوەی ئەو مانشێتەوە ژێر من دەڵێم تحقیقیان لەگەڵ دەکرێ بەڵام چەند سایق تانکەرێک دەستگیر کرابوون ئەمە لە ڕووی یاساییەوە جیاوازە ئەوەی تریان من دڵنیا ئەو هاوڕێ بەڕێزانە دەکەمەوە کە بەشداریان کردووە لە ڕێگای تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دڵنیا بن لەوەی کە ئێمە لە پەرلەمانی کورسان ئەمڕۆ کە چوین هەمومان لە ڕەنگی جیاواز بووین ینی زۆربەی فراکسیۆنەکان بوون وەکو باسم کرد پارتی یەکێتی گۆڕان یەکگرتووە دڵنیام هاوڕێکانی تریشمان لە کۆمەڵ و لە هەموو ئەحزابەکانی تر لەگەڵ ئێمە کۆک دەبن کە ناکرێ ئیتر ئەم مەسەلانە بەو شێوەیە چاوپۆشی لێ بکرێ بێدەنجی لێ بکرێ و هەر کەسێک هەر بەرپرسیارەتێکی هەبێ هیچ حزبێک هیچ گروپێک خۆی بکاتە خاوەنی بۆیە دڵنیابن لەوەی ئەگەر خوا نەخواستە بێئومێد بووین گەیشتینە ئەوەی لایەنی پەیوەندیدار جددی نییە لە بەدواداچوونی ئەم مەسەلەیە دڵنیابن لەوەی من یەکێک دەبم لەوانەی هەموو ئەو زانیاریانە ئەوەی لە لامانە ئێستا کە پارێزگاری دەکەین بە خەڵکی کوردستانی ڕادەگەێنین بەڵام ئەوەی کە دەمەوێت لەو بەرنامەی جەنابێت ڕای بگەێنم ئەوەیە بەداخەوە دەبێت دانی پێدا بنین نەک لە ئەو مەسلەی کە ئێستا باسی دەکەین لە زۆربەی لایەنەکانی تری حکومڕانیەتی لە پەرێمی کوردستان لە وەزارەتەکان لە لایەنی سەربازی لە دەستە و دامەزراوەکان لە هەموو مؤسساتەکان بەداخەوە گەندەڵی خەریکە دەبێتە دیاردا یعنی لە چوارچەوەی حاڵەت نەماوە ئەو ماوەی من ئەندامی لیژنەی نەزاهم ینی هەر لایەنێک لەوە بەرهێنان لە بواری دیکەی خانە نشینکردن و دامەزراندن لە بواری زەوی و زار و لە بواری نیشتەجێکردن لە هەر بوارێکی دەستی لێ دەدەی بەداخەوە ینی فەساد تا ڕەدێکی زۆر زۆر گەورە یعنی ڕەجی داکتاوە هەموو جەستەی دام و دەستگاکانی گرتوتەوە بۆیە ڕاستە ئێمە ئێستا لە شەڕ داین لە قۆناغێکی زۆر سەختی ئابووری داین لە قۆناغێکی زۆر سەختی سەربازی داین لەگەر گروپی تیرۆریستی گەورە بەڵام لە دوای تێپەڕکاندنی ئەم دۆخە ئەگەر بەڕاستی بەجددی بە خۆماندا نەچینەوە و ئەم وەزعی ئێستا تێیداین لەو فەسادە زۆر و زەوەندەی کە دام و دەستگاکانی گرتوتەوە پێم وایە ئەمە زەربەیەکی زۆر کوشندە لە ئایندەی حکومڕانیەتی هەرێمی کوردستان دەدات وەکو باسم کرد لەو ماوەی کە کارمان کرد بەداخەوە هەست دەکەین و ئەو مەلەفەی ئێستا سەری هەڵداوە یەکەکە لەو مەلەفانەی کە بووە باشترین چارەسەر باشترین ڕێگری محاسبەیە ئیجراعاتە لێپرسینەوەیە بۆچی فەساد وە بەو ڕێژەیە زیادی کرد لەبەرەوەی لێپرسینەوە نەبوو محاسبە نەبوو و ئیجراعاتی تون نەبوو لەو کاتەوە فەساد دەوەستێ پاشەکشە دەکات کاتێک کە بەبێ ئیستیسنا
بەبێ ڕەچاوکردنی ئەوەی کە تۆ تەنها ماسیە بچووکەکان بە تۆڕەکەەوە بکەی و ماسیە گەورە و زەبەلەحەکانیش ئیتر بە کەیفی خۆیان ماڵ و مڵکی ئەم وڵاتە تاڵان بکەن بازرگانی لەگەڵ داعش بکەن ئەمە نەتیجەکەمان دەبێت. کەواتە ئەگەر لەم کەیسەدا دکتۆر وەک خۆت باسی کرد ئەگەر لەم کەیسەشدا ماسیە بچووکەکان ڕوبەڕووی ئەگەر لەم کەیسەشدا ماسیە بچووکەکان بوون بە تۆڕەکە و ماسیە گەورەکان دەربازیان بۆ ئێوە دەتوان چی بکەن؟ یانی وەکو نوێنەرانی خەڵک وەکو پەرلەمانی کوردستان دەتوان چی بکەن؟ بەڵێ ئێمە جزئێکی مەسەلەکەین و ئەوەی لە تواناماندا بێ ئەوەی کە پێمان بکرێ دوور لە هەموو بەرژەوەندیەکی حزبی، دوور لە چاوپۆشین لە هەر کەسێک کە ئەگەر لە حزبەکەی خۆشمان بێت بە دڵنیایی ئێمە بە جورئەتەوە و زۆر بە ڕازگۆیانە و بەڕاشکاوانە لەگەڵ ملەتی خۆمان قسە دەکەین و هەموو ئیجراعاتێکی قانونی کە بە پێی پەیڕەوی ناوخۆ پەرلەمانی کوردستان بۆمان دیاری کراوە دەیگرینە بەر، هەر لە پرسیارکردن، لە ئیستیجوابکردن، لە سەحبی سیقا، لە لێکۆڵینەوە، لە دروستکردنی لیژانی تحقیقی، لە هەموو ئەو ڕێگا و ڕێگە چارانەی کە لە بەردەستمانن و ئێمە لە بیرمان نەچێت تەنها ئەوەش نییە، ئێمە کۆمەڵێک دەستە و دامەزراوەمان هەن کە ئەمانە وەکو دەستی پەرلەمانوان دەستەی نەزاهەمان هەیە، دیوانی ڕقابەی مالیمان هەیە، داواکاری گشتیمان هەیە، دەستەی سەربەخۆی مافی مرۆڤمان هەیە کە ئەمانە هەمویان سەر ینی بەداخەوە تا ئێستا داواکاری گشتی سەر بە وەزارەتی عەدڵە گەرنە ئەوانەی تر هەرسێکیان سەر بە پەرلەمانی کوردستان دەبێت پەرلەمانی کوردستان لە ڕێگەی ئەوانەشەوە بەفعلی بچێتە ناو کۆمەڵێک مەلەفی تحقیقی و لێکۆڵینەوە بە دوواداچوون و چاودێریکردن و لێپرسینەوە و لە هەمووشیان زیاتر ئەوەیە کە ئێستا ئێمە لە هەموو کا زیاتر پێویستمان بە ڕۆڵی قەزا هەیە بۆ ئەوەی بەجددی بێتە سەرخەت و پێویستمان بە ڕۆڵی داواکاری گشتی هەیە بەجددی بێتە سەرخەت چونکە ئەم شەڕێکی گەورەیە پێویستە هەر یەکە و لە لای خۆیەوە بەڕاستی چونکە بەداخەوە ئەوەش دەڵێم کە زۆر ڕەشبینانەشە بەڵام یعنی خەریکە ئەوانەی کە لە دوای چاکسازین لە دوای مکافحەی فەساد و بەرەنگاربوونەوەی دەبنە کەمینە ئەمە موسیبەتێکی گەورەیە بەڕاستی دەبێت ینی بە خۆماندا بچینەوە چونکە ئەو ماوەی کە ئێمە لە مەسەر ئەم مەلەفانە ئیش دەکەین وەکو باسم کرد ئێستا ناکرێت کۆمەڵێک شتێ بیڵێین بەڵام کە ڕۆژی خۆی هات بە تەکید دەیڵێن بەڕاستی ئێمە لە قوناغێکی زۆر زۆر خراپ تێپەر دەبین. بەڵێ دکتۆر هەر سەبارەت بە کەسی جۆری ئەو بازرگانی کە کراوە لەگەڵ داعش ئەوەی کە هەیە فرۆشتنی بنزین بۆ بە داعش و کڕینی نەوت بۆ لەیان یان هەندێک زانیاری هەیە کە نزیکی 2000 ئۆتۆمبیلی جۆری پیکابیان فرۆشت بێ بە داعش ئەم زانیاریانەش هەیە لە بەردەستی ئێوە؟ ئەوەی سەبارەت بە سیارە و فرۆشتنی سیارە بە داعش بەڕاستێمە و مەسەلەیەمان هیچ زانیارێکمان دەست نەکەوت لەسەرەمە پێم وایە ئەمە ئەوەی کە پرسیاریشمان کردووە هیچ نەبەڵگەیەکێ و نە کەسێکیش ئەمەی پشتڕاست کردوێتەوە. ئەوەی تریان وەکو باسم کرد دیسان هەردەمەوێ ملتەزم بم بەڕێککەوتنەکەی کە کردومانە ئێمە ناتوانین بڵین چۆن مامەڵەکە چۆن بۆ تەفاسیلەکەی جارێ تۆزێک پشوتان درێژ بێ لە کاتی خۆی هەمووی دەتوانین بڵین بەڵام بە تەکید نەوت هاتووە لە بەرامبەرچی ئەمە تحقیق و لێکۆڵینەوە دواتر ئاشکرای دەکات. بەڵێ دکتۆر چەند پرسیارە چەند جارێک هاتووە دەڵێ بۆ ناوەکانیان بڵاو ناکرێنەوە ئەوانەی کەم کاریان کردووە خیانەتی نیشتیمانیان کردووە دیارم پرسیارە چەند جارێک دووبارە بۆتەوە و پرسیارێکی تر دەپرسێت کە ئەگەر ئەم تۆمەتە ساغ بێتەوە بەسەریان سزاکەی چی دەبێت بە پێی یاسا دیارە؟ بەڵێ سەبارەت بە ناوەکان وەکو باسم کرد هێشتا تۆ ناتوانانی بڵێ ئەمە مودانە یعنی تاوانبارە هەموو خەڵکێکەیە تێوەگلاوە متەهەمە ناوی هەیە لەوانەیە بەشێکیان لەوانە بە پاک دەربچن باشە ئێمە سوودێک وەردەگرینیان چ خێرێک دەکەین کاتێککە هێشتا لەژێر تحقیقدایە ناوی ئەو خەڵکە ئاشکرا بکەین بۆیە من بە تەسەوری من ئەمە شتێکی لە دەرەوەی قانوندایە و مەسئولەتی قانونیشی لەسەرە کە تۆ جارێک کەسێک تەنها بە مجرد ئیتیهامکردن تۆ بێی ناوی لە ئیعلام بڵاو بکەیتەوە سەبارەت بە سزاش ئەگەر خەڵکێک لەسەر ئەم تاوانە لەسەری یەکلا بووەوە لە دوای تحقیق و حکمی محکەمەی عسکەری طبعا ئەم مەسەلەیە ئەوانە ئەگەر سەربازی بن دەدرێنە محکەمەی عسکەری خەڵکی مەدەنی بێ دەدرێتە محکەمەی جینایی بۆیە بە تەسەوری من هەر کەسێک لەسەر یەکلا بووە ئێمە پێم وایە قانونی ئیرهاب بالئیمتیاز لەسەری جێبەجێ دەبێت و ئەگەر بەم شێوەش نەبێ ئێمە لە قانونی عقوبات ڕقم 111 ساڵی 1969 مادەی زۆر دیاری کراومانەیە سەبارەت بە مەسەلەی تەهریب و ئەمانە قاچاق بردننی نەوت و ئەو شتانە
دەتوانن ئەمەی لەسەر جێبەجێ بێ بەڵام ئەگەر پرسیار لە من بکەی ئەمە مەسەلەیەکە بەشداریکردنە لە ئێرهاب چونکە تەمویلی ئێرهابە مساعدەکردنی ئێرهابە و پەیداکردنی پارەیە بۆ گروپێکی تیرۆریستی بۆیە زیاتر بەرەو ئەو ئاراستەیە کە قانونی تیرۆری لەسەر جێبەجێ بێت سزایەکەشی دەزانێت یانی ئەعدامە یان مؤبەدە و کەمترین عقوبەش 15 ساڵە. بەڵێ پرسیارێکی دیکە دەپرسێت کە ئایا ئەو کەسانی تۆمەتبارن بەم کەیسەوە سەرجەمیان کوردن؟ ببوورە ناتوان ینی زانیاری وردمان لەبەردەستدانیە جارێ نازانین چۆنە جارێ با چاوەڕێ بکەین بزانین وردەکاری تحقیق بەرەو چێت. بەڵێ ئێستا ئەو لیژنەی کە پێک هێنراوە لە ساسی هەرێمی کوردستان لە وەزیرەکانی ناوخۆ پێشمەرگە لەگەڵ سەرۆکی دەستگای ئاسایش ئێوە تا چەند هەمانگیتان هەیە لەگەڵ ئەمان بڕیارە کۆبنەوە لەگەڵیان ئاگاداری وردەکاری لێکۆڵنەوەکانیان دەبن؟ بەڵێ بڕیارە وەزیری سامانە سروشتیەکانیشی تێدایە بۆ ئاگاداری بێزگە لەو سەی ناوی دەسەڵاتی ئێوە چی دەبێت تەنها دەتوانن چاودێری لێکۆڵنەوەکان بکەن یاخود ئەو زانیارانەی کە ئێوەش و هەندێک لە پەرلەمانتارەکانی دیکەش کە هەندێکیان لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک زانیاریەکانیان بڵاو کردوێتەوە دەتوان چی بکەن بەم زانیارانە چۆن ئاین دەسەڵاتی ئێوە چی دەبێت لە ناو لیژنەکە تەنها دەتوان لە دوورەوە چاودێری کارەکانیان بکەن؟ ئێمە وەکو لە ڕووی قانونی دەسەڵاتی ئێمە چاودێریکردن و بەدواداچوونە و لە کاتی کەم تەرخەمی نواندنی ئەو جیهەتانە لە بەدواداچوونی مەسەلەکە لە تحقیقکردن لە مەسەلەکە لە لێپرسینەوە ئێمە بەپێی پەیڕەوی ناوخۆ بەپێی دەسەڵاتی کە لە هەمانە لە پەرلەمانی کوردستان دەتوانین ئەم وەزیرە یان ئەم لیژنەیە بانگ بکەین و لێپرسینەوەی لەگەڵ بکەین و زۆر ئاساییشە کە ئێمە ئەو زانیاریانە لە لامانە بیان دەینێ هەروەکو ئەمڕۆ کردمان زانیاریەکانمان ئاڵوگۆڕ کرد بەڵام لە ڕووی قانونیەوە ئێمە جارێ دەسەڵاتی پەرلەمان هەیەی تەنها چاودێریکردن و بەدواداچوونە و دەتوانین زانیاریشیان پێ بدەین و ئەگەر خواستە کەم تەرخەمیان نوار بینیمان بە ئەن قەست خۆت زیینەوە لە بەدواداچوونی مەلەفەکە هەیە بە تاکید ئێمە حەقمانەیە ئەو لیژنەیە ئەو وەزیرە ئەو لایەنە پەیوەنددارە بانجی پەرلەمانکەین و بەپێی پەیڕەوی ناوخۆ ئیجراعاتی خۆمان ئێستا ئەو لیژنەیە لەسەر ئاستی حکوومەتی هەرێم کە پێگات و لیژنەی دیکە هەیە لەسەر ئاستی پارێزگای کەرکووک یاخود بە دیاریکراوی تەنها ئەو لیژنە هەیە بۆ لێکۆڵنەوە لە کەیسەکە؟ بەڵێ لیژنەی تریش هەیە. بەڵە دیارە بە درێژایی زیاتر لە 1000 کیلۆمەتر هەرێمی کوردستان ئێستا لەگەڵ داعش لە شەردایە بە درێژایی ئەم سنوورە لە پارێزگای دیالە و پارێزگای نینەواش لەو سنوورانەش ئێوە زانیاریتان پێ نەگەشتەوە یاخود ناتانەوێ بەداداچوون بۆ ئەو سنوورانەش بکەن کە شتی لەو جۆرە هەبێت؟ تا ئەو لەحزەی کە قسە لەگەڵ جەنابت دەکەم هیچ زانیاریەکمان پێ نەگەیشتووە من ئەو ڕۆژە سەردانی گوێڕم کرد لەوێ ئەو زانیاریمان پێگەیشت کە بە شێوەیەکی ناوتەبیعی غاز دەڕوات ئێمە بەدواداچوونمان بۆ ئەمە کرد چاوەڕێی جیهەتی پەیوەندی دارین کە زیاتر لە ینی پێم وایە لە ڕۆژێک باسی 2 تا 3 بار هەڵگری غازیان کرد کە ڕۆیشتووە جا بۆیە ئێمە ینی هیچ شوێنێک ئیسیسنانیەوە هیچ شوێنێک لە دەرەوەی بەدواداچوونی ئێمەدانیە لە هەر شوێنێک بزانین فەساد هەیە و خەڵکێک دەیەوێ یارمەتی ئەم گروپە تیرۆریستیە بدات و ئێمە هەموو هاوڕێکانی ئێمەش لە پەرلەمانی کوردستان بە هەموو فراکسیۆنە جیاوازەکان بەجددی بە شێوەیەکی زۆر ورد بەدواداچوون بۆ ئەم مەسەلەیە دەکەین بەڵام تا ئەو لەحزەی کە قسە دەکەین لەگەڵ جەنابەت هیچ زانیاریەکمان لەم شوێنانەی کە جەنابەت باست کرد بەدەست نەگەیشتووە لە بوونی مامەڵەی قاچاق لەگەڵ گروپی تۆرۆریستی داعش یان لەگەڵ هەر لایەنێکی تر بەدواداچوون دەکەن ئێوە لەسەر بنەمای ئەم کەیسەوە بەدواداچوون دەکەن بۆ دوو پارێزگای دیکەش بۆ پارێزگاکانی ئەو سنووری پارێزگای سەلاحەدین لەگەڵ دیالە یاخود نینەوە لەسەر ئەم کەیسەوە بەدواداچوون دەکەن بۆ سنوورانەی دیکەش؟ ئەوە لێرەوە بە جەنابەت دەڵێم هەر زانیاریەکە بوو لە هەر لایەنێک بەڕێ ئیمێل دەمان دەنێرن بەڕێی فێسبوک دەمان دەنێ بە تەلەفۆن دەمان دەنێ بەڵام بەس تۆمەتبارکردن و ناوزڕانی خەڵک نەبێ بە دڵنیایی پێت دەڵێم ئێمە لە هەموو شوێنێک ئەرچی ئێمە من ئەندامی لیژنە نەزاهم ڕەفیقەکانی ترم لە لیژنەی نەزاها لە لیژانی تر ئەرچی ئێمەیە بە دوای دابچین و ینی ڕێگە بگرین لەو دۆخێکەیە وەکو باسم کرد ئەگەر ڕێگە نەگرین و بەڕاستی سنوورێک بۆ ئەو خەڵکانەدانەنین کە لە پێناوی جیرفانی خۆیان ئامادەن ئەم میلەتە بفرۆشن ئامادەن یعنی یاری بە کەرامەتی ئەم میلەتەوە بکەن
ئامادەن یارمەتی گروپێکی تیرۆریستی درڕندەی وحشیگەری بربەری وەکو داعش بدەن ینی ئەگەر لێرە نینە دەنگ ئەی ئەرچی ئێمە چیە بۆیە دڵنیات دەکەم لێرەوە بانگەواز دەکەین هەر کەسێک زانیاری هەیە داتای لەبەردەستە ئاماری لەبەردەستە معلوماتی هەیە ئەوە ئێمە ئەوە حکوومەت ئەوە جیهەتی پەیوەندیدار ئەمەم لیژنەی پێکاتوە بازانیاری بدات بۆ ئەوەی بە دەستێکی پۆڵین ڕوبەڕووی ئەم خەڵکە ببینەوە و لە هەر مەڵسەبێک بێ لە هەر پۆست و پلەیەک بێ ئیتر ڕێگە نەدەین بەڕاستی هیچ کەسێک جورئەت بکات یاری و بە کەرامەت و بە ئایندە و بە مستەقبەلی ئەم میلەتەوە بکات. ئێستا بۆم کەسەوە بە تەواوی جێتانێشتەوە بۆ ئەرکی دەسەڵاتی جێبەجێکردن کە ئەرکی خۆیەتی یاخود پێویست بە دانیشتن و بڕیاری پەرلەمان دەکات لەسەر ئەم بابەتە. ئەمە پێویستی بە بڕیاری پەرلەمانیە پێویستی بە دوواداچوونی پەرلەمان هەیە ینی ئێمە بڕیار بۆ دەربکەین لە کاتێکدا ئێمە وەزارەتمان هەیە جیهەتی معنیمان هەیە جیهەتی ئەمنیمان هەیە وەزارەتی پێشمەرگەمان هەیە محکەمەی عسکەریمان هەیە قانونمان هەیە لیژانی پەیوەندیدارمان هەیە لە پەرلەمانی کوردستان ئەگەر ئێمە وەکو لیژانی پەرلەمانیشی خۆمان نەکەین ئەی ینی لەبەرەوە بە تەسەوەری من ئێمە تەنها ئێستا پێویستمان بە چاودێریکردن و بە دوواداچوون و فشارخستن هەیە بۆ سەر جیهەتی معنی بۆ ئەوەی بەپەلا تحقیق بکەن ئیجراعات بکەن لێکۆڵینەوە بکەن ڕێوڕسمی بە دوواداچوون و دەستگیرکردن و ئەمانە یعنی خێرا بکەین ئەم لەمەشیان ئینشاءڵڵا تەقسیر ناکەین و هەوڵەکانی خۆمان لە چەند ڕۆژی داهاتوو سرتر دەکەینەوە بۆ ئەوەی ئەم مەسەلەیە لایەکی بەلای بکەین چونکە دەزانم ئێستا کە ئێمە قسە دەکەین خەڵکی کوردستانیش قەلەقە نیگەرانە بەوەی چۆن کەسێک ئەنواع ناودێت ئەنواع خەڵک باز دەکرێت فەرماندە باز دەکرێت بۆیە ینی خەڵکی حەقی خۆیانە نیگەران دەبێت ئەم مەسەلەیە زوو بەلایەکدا بخرێ بە بەیانێکی ڕسمی ئەگەر هیچ لە گۆڕینیە و ئەگەر ئەمە زانیاریانە ڕاست نین بە خەڵکی کوردستان بڵێن کاکە ئەمانە تۆمەتی ناڕاست بوونەوە بەم شێوەیە ئەگەر ڕاستشن بڵێن کاکە ئەم خەڵکانە ئەم ناوانە ئەم بەرپرسانە ئەم خەڵکە تاجیرە دەستگیر کراوە لە کۆڵنەی لەگەڵ دەکرێ و بە حەقی قانونی خۆی دەگات بۆیە دەبێت ئەم مەسەلەیە ئەرچی ئێمە وەکو پەرلەمانەوەی بە دوواداچوون بکەین ڕقابە بکەین و هەوڵ بدەین هەنگاوەکان خێرا بکرێن بۆیە من پێم وانیە پێویستی بە بڕیاری پەرلەمان. بەڵێ دکتۆر زانیاریەکە بوو کە هەندێک لەو حیزبانە بە دیێکراوی لایەنێکە وا بڵاو کراوەتەوە کە چەند کەسێک لە بەرپرسانی ئەو حزبەی تێدایە کە دەیەوێت خۆی ئیجراعات بکات شتێکی لەو جۆرە ممکنە حیزبێک بتوانێت ئیجراعاتی حزبی خۆی بکات بەرامبەر بە کەیسێکی لەو جۆرە؟ من پێم وایە مەسەلەیەکی حزبی نییە و ئەمە مەسەلەیەکە مەسەلەیەکی زۆر قانونیە و پەیوەستە بە حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەستە بە ئیدارەی کەرکووک و پەیوەستە بە وەزارەتی پێشمەرگە و چەند لایەنێکی تری ئەمنی بۆیە بە تەسەوەری من نە ئەوە شتەم زانیوە کە جەنابەت باسی دەکەیت کە حزبێک خۆی بێوە دۆسیەکە وەربگرێ و وەکو باسشم کرد ئەم مەسەلەیە پەیوەست بە یەک حزبیش نییە و پەیوەست بە یەک لایەنیش نییە ئەمە چەند خەڵکێکی جیاواز لە تەوەجوهی جیاواز ناویان دێت تێوەگلاون بۆیە بۆ ئێمە ئەمە قبول ناکەین کە مەسەلەیە دیزە بە دەرخۆنە بکرێ حزبێک بیوێ بە چەند ئیجراعاتێکی حزبی مەسەلەکە کۆتایی پێبێنێ دڵنیات دەکەمەوە ئێمە لە پەرلەمانی کوردستان ئەم مەسەلەی قبول ناکەین چونکە ئەمە مەسەلەیەکی زۆر قەزائیە و زۆر قانونیە پێویستە بە پێی ئەو ئیجراعاتانەی لە ڕووی قانونیەوە هەنسێ ئەوانەی سەربازین پێویستە بە محکمەی عسکەری و قانونی عقوباتی عسکەری و ئوسوڵی محاکەماتی جەزایی عسکەری چ ئەوەی مەدەنین پێویستە بە قانونی پەیوەندیدار جە قانونی ڕەهابە قانونی عقوباتە و محاکم و ئیجراعاتی تحقیقی. دکتۆر دەوترێت یەکێک لە هۆکارەکان بۆ ئەم کەیسە ئەوەیە کە بۆشایی ئەمنی لە هەندێک لە سنوورەکان ڕەنگە هەبێ بەوەی کە وەک باز دەکرێت کە لەناو بەشێک لە میحوەرەکانی هێزی پێشمەرگە بەهۆیەوەی کە هێشتا هێزی پێشمەرگە سەرجەمێزەکان ڕێک نەخراونەتەوە ئەم نارەخراوەیە بە جۆر لە جۆرەکان بۆشایەکی ئەمنی لای بەرپرسێک یاخود شتێکی لەو جۆرە دروستوێ بۆی بێتە هۆکاری سەرەکی بۆ کەیسێکی لەم جۆرە ئێوە چی دەڵێن؟ ئەم قسەی ڕاستە ئەم قسەی ڕاستە و بەڕاستی ئێمە نەک ئێستا گوتومانە پێشتریش لە ناو پەرلەمان گوتومانە و هاوڕێکانیمان لە ناو پەرلەمان ئێمە بەڕاستی لە موسسەی عسکەری و وەزارەتی پێشمەرگە و لە موسسەی سەربازی کێشەی زۆر گەورەمان هەیە و ئێمە لە زۆر شوێن تووشی شکست بووین و تووشی یعنی شتی زۆر مفاجئ بووین لەبەر ئەو کەم کوڕیانەیە کە لەو مؤسسە سەربازیانە هەمانە و ئەم مەسەلەی کە ئێستاش باس دەکرێت بە تەکید پەیوەستە بەمەوە بۆیە مؤسسەی عسکەری لە هەموو دنیا بەوە ناسراوە کە ئیجراعاتەکانی زۆر توندن زۆر سارمن بەڵام بەداخەوە ئێمە ئەومان نەبینیوە بۆیە لا پێش هەموو شتێک پێویستمان بەوەی ئێمە پێداچوونەوە بە ئەمە کێ بەرپرسە لێی
وەزارەتی پێشمەرگەیە ناتوانێت کۆنتترۆلی بکات یاخود لایەنە سیاسیەکان بە تایبەت و لایەنانەی کە هێزی پێشمەرگیان هەیە لەو ناوچەیە. ئەجا وەکو باسم کرد بەڕاستی ئێمە لە پەرلەمان و نە سەرۆکایەتی هەرێم و نە حکوومەت و نە هیچ نەخودی وەزارەتی پێشمەرگەش ئەوەی شاردۆتەوە کە ئێمە هێشتا هێزەکانی پێشمەرگی کوردستان بە تەواویەکیان نەگرتوتەوە. ئێمە لەبیرت نەچێ هێشتا یەکەی هەفتا و یەکەی هێشتامانەیە مانە پێشمەرگی قارەمانن سنجی خۆیان داوەتە بەرفیشاک و ئێمە دەستیان ماز دەکەین و ئێمە بەڕاستی تا ئەمبری قەرداری ئەوانی چونکە ئەگەر ئەوان نەبان ئێستا داعش لەوانی لێرە باە کە من قسەی لێ دەکەم بۆیە ئەمە مەسەلەیەک نییە لە باڵایی و شەئن و تێکۆشان و خەباتی ئەوان بەپسیاتی حزبەکانە نەک بەپسیاتی پێشمەرگە بەپەلا ئەم هێزانە ڕێک خینەوە. بەڵێ مەبەستم بە پرسیاتی حزبەکان و دیارە و حزبانی کە هێشتا هێزی پێشمەرگیان هەیە نەک بەرپسیاتی پێشمەرگەیەک لە سنگردا ڕەنگە زۆر جیاواز بێت لە بەرپسیاتی حزبەکان. بەڵێ دکتۆر دوجار دەمەوێت ئێوە وەکو نوێنەرانی خەڵک وەکو پەرلەمانتاران چی دەڵێن بە خەڵک کە ئێستا خەڵک ڕەنگە دنیایەک پرسیاری لەسەرم کەیسە لا بێت چی دەڵێن دەتوانن ئەو بەڵێنە بدەن کە دوجار ئەم کەیسەش وەکو کەیسەکانی کە وەکو لیژنەی لێکۆڵنەوەکانی تری لێ نایەت ئەنجامێک بە خەڵک دەڵێت؟ بەڵێن دەدەین بە خەڵکی کوردستان کە بە دوواداچوونی بۆ دەکەین و ئەو دەسەڵاتانەی کە بە پێی یاسا هەمانە طبعاً ئێمە نابینە بەدیلی سوڵتەی تەنفیزی نابینە بەدیلی سوڵتەی قەزایی نابینە بەدیلی ئیدارەی کەرکووک بەڵام لە چوارچەوەی دەسەڵاتەکانی خۆمان کە هەمانە بە دڵنیایی هەمویان بەکاردەهێنین و بە دوواداچوونیشی بۆ دەکەین و ڕازگۆش دەبین لەگەڵ خەڵکی خۆمان لەکوێوە نەمانتوانی بچینە پێش لەوێەوە بە خەڵکی خۆمان دەڵێن لێرە ڕێگریمان لێکرا و لایەنی بەرپرسیار دیاری دەکەین و هەموو تەفاسیل و وردەکاریەکانی ئەوەی لە لامانە ئەو کات بە خەڵکی کوردستان دەڵێن. بەڵێ دکتۆر فرسە سۆفی ئەندامی پەرلەمانی کوردستان سوپاس بۆ بەڕێستان کە لە شاری هەولێر و لەگەڵمان بووی. بەڵێ بەڕێزان سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری بەرنامەکە بوون سوپاس بۆ هاوکارانم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد بن.